بەردەوام دەبین لەگەڵتان ئەم جارەیان باسی کاریگەریەکانی جگەرەکێشانی دەستی دووکەڵ لەسەر خانمی دووگیان و کۆرپەکەی تۆ باوکێکی جگەرەکێشی باشە لەبەرەوەی خۆت ئالوودەبووی نیکۆتینی ئەمە شتێکی ئاساییە خۆت ئالوودەبووی جگەرە و نێرگەلەیت یا ڤەیپ و هەموو شتانەی تر خۆت زەرەرەکانیت قبوڵە دەزانی زیانی هەیە و قبولتە بەڵام ئەو جگەرە کێشانەی تۆ ئەو نێرگەلە کێشانەی تۆ ئەم هەموو کێشانانەی تۆ کاریگەری بەسەر خانمە دووگیانەکەت لەگەڵ کۆرپەکەی نێوسکی خانمە دووگیانەکەت چییە؟ بۆیە ئەم جارە هەم دکتۆر عەبدولمەتین لێرەیە هەم دکتۆرە هاژەش هاتەوە بەخێر بێتەوە. کاریگەری جگەرەکێشان هی دەستی دووکەڵ بەسەر خانمی دووگیان چییە؟ بەڵێ کاریگەرێکی زۆری هەیە یعنی ئەو کەسانی کە لە دەوریتی جگەرەکێشە ئەو هاوسەرەکەیەتی یا برایەکێتی یا کەسێکی چواردەورێتی طبعاً ئەو مناڵە چۆن کە دایکەکە ئەو دووکەڵە و ئەو نیکۆتینە و ئەو هینا هەڵەمژێت ئەو دووکەڵە ئەوش لە خوێنی دایکەکەەوە کە بۆی ئەچێت لە یعنی بڵێن ئەگوازرێتەوە لە دایکەکەەوە جگەرەکێشەکە جگەرە دەکێشێت بڵێ دایکەکە هەڵدەمژێت بڵێ کۆرپەکەش هەڵی دەمژێت ئەکیدی بڵێ ئەو کاتە خوێن و ئۆکسسیجین و خواردنی تاوەتی بۆم کۆرپەکە ناڕوات یعنی کۆرپە لەسکی دایکیدا خەریکی جگەرەکێشانە بەڵێ ئەکی دوایە چونکە باوکی جگەرا کێشێ دایکی دیسانەوە بەوەکو دەستی دوو هەڵی ئەمژێتەوە بە شێوەیەکی خراپتر ئەکیید بۆ کۆرپەکە گوێزرێتەوە زاتوایی باوکەکە دەڵێن ناهێڵم جگەرە بکێشێت ئەو ئەکی دوایە تاوان کاریگەری زۆرە لەسەری لە بیدایەت لەوانەیە کە سکەکە دروست ئەبێت ئەگەر ئەمە هەر بەردەوام ئەم جگەرە کێشانی چوار دەوری زۆر بێت و دەستی دووە بەردەوام بێت لەوانەیە منداڵەکەی لەبارچێت باش دکتۆر عەبدولمەتین دکتۆرە پسپۆڕی نەخۆشیەکانی خانمان و منداڵبوونە دەڵێ ئەو دووکەڵەی کە پیاوەکە دەیداتەوە و خانمەکە هەڵی دەمژێت دەگوازێتەوە بۆ کۆرپەکە چی لێ دەکات لە کۆرپەکە؟ ئەکید ئەم و بەشێ ئافرەتە ئەم پێک بە کارتێن وەکتیم فعلا ڕاستە و هەکە دەیک دیکیلا جگارە بچیتێ ئەڤە دیوەلی کەت کو مادی نیکوتینی بۆ بچیکی بچیت و ئەڤە دوێلی کەت کو خین و ئۆکسسیژین باش نەگەیتێ دی کێشەوە کێن بیت وەزنی دیکین بیت گەشەوی باش نابیت ناوزکی دایکدا ئەڤە دوێلی کەت کو زیکۆ بیتە سەر وەختی بەری 37 ئەسبوع تمام کە بەرینگی بیتە سەر دنیای زارۆک و ئەف زارۆکە دی پتر پێت هەندێ بیت کو پشتە بەشی فڕنیکە بەشی خودەچ پێت وی ئۆکسسیژینی بیت و پێت وی هەندێ بیت کو سیهیتوی دیت گرتی بن باش ناوە بن دی ئاوسەر بیت دی بیناویە تانگ بیت هەنەساوی دی تانگ بیت ئەڤە دوێلی کەت کو مینتە تێڤە احتمال تو زیکۆ نەشە شیری دەست پێ بکەی اش بیلی کارتێکردنەوەی ئەمش بید نەکەین ئەت هەیڤێت دەست پێکیشدا چیکی ئەندامت لە شوی باش ناچێ بن و توی وەختی دەش هەمیە پتر چێت بن دی تشوهات دی پتر بۆ زارۆکی چێ بن دی زارۆک احتمال شەقەکە لێڤایی بیت ئان دی پەحینە دەڤیی بیت آن گویوی آن دەستی توی حتی گولچیز کارتێکردنت کەت و تشوهاتت خلقی چێت کەت باش ئەمانە ئەو کاریگەریە زەقانن کە کۆرپەکە بەسەری دێن ئەوەی کە شەقبوونی لێوە ئەوەی دواکەوتنی گەشەیە ئەوەی لەدایکبوونی پێشوەختەیە ئەوەی کاریگەری بەسەر بیستن و هەموو ئەمانە چ کاریگەریەکەیە ئەگەر باوکێک جگەرەکێش بوو ژنەکەی دووکەڵی جگەرەی باوکەکە هەڵدەمژێت کۆرپەکەیشی نیکۆتین و شتەکانە نێوسکی دایکی خەریکی جگەرەکێشانە ئەوانە هەڵدەمژێت ئەگەر ئەمانەی بەسەر نەهات کە باس کرد ئێستا زۆرینە ئاوان کە باوکە جگەرەکێشە بەڵام منداڵەکە تووشیش مەرج نییە یەکسەر تووشی هەر یەک لەمانە بێتوانە لە داهاتوودا ڕەنگە تووشی چی بێت مناڵ خۆش کارتێکردنی شیانên عقلیت کەت وەلێت کەت کو ڕەب و ئێشارە بۆ حساسی پتر چی بیت احتیمالە پشتی ساڵێک دوو اش تەمەنی زارۆکی و هەر وەسا ئەمش بینەکەین حالەتێکی مەترسی گەلێکی هەی دبێژنێ مرنا دەمل دەست یا زارۆکی اتناف تەختیویدا بچیکی چه مشکله نبون چه ايش نبو یه ساخلم بو شوی دیکوی کرد سر تختیویدا عمری 6 هیوه 7 هیوه ساله که سپید رابو یمری جبر چمر کس نزانید الا فحص کن فحصا پشتی مرنه دیار بید کو دی کیلا جگاره یه هشتا ما ناف سیهتوی و ناف لشویدا و كان سببي به انك او في حالتي جالك بتلت كت مقارنه بهك براورت كاين تقالوان زاروكا ابي توش نبت باش باسی لەبارچوون کرد یەکێ لە کاریگەریەکانە
لە باشچوونەکەم بۆ باسکە کە چۆن جگەرە کێشانی دەستی دوو هۆکارە و چی دیکەش هەیە کە کاریگەری بەسەر خانمەکەەوە دەستکە خانمی دووگیان بەڵێ خانمی دووگیان بڵێن لە کاتێکا کە ئۆکسسیژین و خواردنی خۆراکی کە بینی دایکەکە و مناڵەکە لە گوازرێتەوە ینی لە دایکەکەەوە گوازرێتەوە بۆ مناڵەکە ئەگەر بە شێوەیەکی باش نەبێت طبعەوە مناڵەکە کاکتۆر باسی کرا و شێوازانی گەڕە سەریایە بە جاری وا هەیە لە بیدایەتی سکەکەیە لە بەرەوەی کە هۆرمۆناتی هەمووی تێکەچێ مناڵدانیش وا خۆی ئامادە نەکردووە بۆ لە بەرەوەی کە تەسیراتی ئەو جگەرەیە وای کردو هۆرمۆنات باش نییە یعنی مستعید نییە بۆ ئەوی کە ئەو مناڵە جێگیر بێ ئەوە پێشوەختە وای لێکا کە مناڵەکە لەبار بچێ ئەی ناتوانێت بمێنێتەوانێ ئەمە یەکێک لەوانە لەوانی تریش کە دروستە بێ لەوانەیە حمل دروست ببێ بەس خارج ڕحمێن دەرەوەی مناڵدان بۆ لەبەر ئەوەی کە ئەمەش هەر سەبەبێکی ترە کە بەهۆی ئەو جگەرە کێشانەوەی دەستی دووە کە دایکەکە ناشی کێشێ کە بەرامبەرەکەی ئەکێشێ وا لێکە بۆری هێلکەدان خۆی ئێمە ئەزانین هێلکەدا ئەبەزێ لە بۆری هێلکەدانە پیتاندن لەویا دروستە بێ بەس بەهۆی جگەرە کێشانەوە بەهۆی ئەو کاریگەرە خراپی لەسەرەتی ئەو بۆریە کرشبوونێکی تیا دروستە بێ وای لێت کە ناتوانێت ئیشت ئاسایەکەی خۆی بکە هێلکە کە بە پیتێن ڕاوی ئەمێنێتەوە لە بۆریەکەیە ئەمەژە بێتەوەی سەبەبەوەی دروستبوونی مناڵێکی دەرەوەی مناڵدان ئەمەش هەر کاریگەرێکی خراپیە بێ وەکو مناڵەکە گەشەناکە بڵێن کاریگەری خراپی لەسەر دایکەکە ئەبێ جاری وایە خوانە خواستە وەزعکی خراپیە بێ ئەمە تەقینی بۆری هێلکەدانێ ینی کاریگەرەکە هەر خراپە لەسەر مناڵەکەش و لەسەر دایکەکە هەرکە مناڵەکە بەردەوام نابێت طبعا دایکەکەش ئەگەر زووتر فریانەکەوێت احتیمال هەیە مشکلەیەکی تەندروستی خراپی بۆ دروست ببێ ئەوەش دروستەکە و زۆرترین وەکو کاکتۆر باسی کرد طبعا ئەوانەی کە جگەرە کێشن خۆیان هەستی پێ ناکەن چوار دەورەکەیان چەند زەرری لێە ئەو مناڵە چەند زەرری بۆچێ کە تۆ خواردن نەچێ کە لە ڕێگەی دایکەکە و ئەچێ بۆ مناڵەکە ئەکیدی مناڵەکە وەزنێکی کەمیە بێ وەزنی کەمێ بێ جاری وایە ئێمە وەزنەکەمەکەش لەوانەیە وەکو شتێکی طبیعی ئەڕوا لەگەڵ سکەکەیە بەزۆکێکی مناڵێکی طبیعی نییە ئەو مناڵە هەر لە گەشەکردنیا کەمترە وەک لە مناڵێکی ئاسایی بەڵام جاری وایە کە ئەم مناڵە بەردەوامی بەو گەشەکەمە بەس جاری تر هەیە مناڵەکە ئەسڵان هەر ئەپوکێتەوە لەوانەیە پێڵێن ئینتراویتراندس لەوانەیە بمرێت هەر بمرێن یعنی بەردەوام نەبێ لە گەشەکردن یا هەر کە مناڵەکەیا پێشوەختە بێ بەمەشە بێتە سەبەبی ئەوەی کە بڵین سەراوی ئەمە پێڵێن سەراو تەقینی مناڵ پێشوەختەیە وای لێت کە تۆ سەراوەکە تەقی و ئاوی دەوری مناڵ نەما هەڵبەت مناڵەکە لە گەشەکردن ئەوەستێت مەجبوریە یعنی ئێمە زۆر جارەوەی کە تۆ ناتوانانی ئاوی دەوری مناڵ دروست نەبوو ینی هەر کە تەقی ئەو پەردەیە نەما ناتوانین ئێمە گرنتی ئەو بین مناڵێک لە 34 هەفتەیە بێتە ژیانەوە ینی تۆ بیشی خەیتە خودت چکەستیەکانی گەشەی نەکردووە ینی مناڵەکە گەشەی نەکردو ئەلەکسەر ناژێت ئەوە سەبەبێکە بۆی کە مناڵەکە لە دەست بە باش یەکە لە شتانی کە ئێستا زۆر بەربڵاوە ئەوەیە کە خانمان بە گروپ بێکەوە لە ماڵەوە دادەنیشن نێرگە لە شیاندانەوە نێرگە دەکەشن بۆ چکە دیسان دکتۆر ئاوای کرد چکە دیسان جگەلەوەی بابەتەکە زۆرێک لە ئالوودەبوونە تام و چێژێک دەداتە کەسەکان جگەلەوەش جۆرێک دیسان بەستراوەتەوە بەکرانەوە و بە ڕۆشنبیربوون و بۆوانە اینجا دڵنیا بە لەوەی سەیری دەوروبەری خۆتکە هەر کەسێک خۆیەکی خراپ ببەستێتەوە بەکرانەوە و ڕۆشنبیربوون و پێشکەوتن و ئەمانە بزانە نەقسێک کێماسیەک کەم و کورتێک لە کارکتەر و بنیەی دەرونی پێکهاتەی دەرونی کەسەکە هەیە بەمە نەقسێک پڕ دەکاتەوە ئەمە زمانێک نییە بیزانێت و بڵێ دڵم پێ خۆشە و پێشکەوتن و کرانەوەیە داهێنانێک نییە کردویەتی لە مەجالێکدا نە هیچ ڕۆڵێکی جوانی لە نێو کۆمەڵەکەدا یان نییە یان هەز دەکانیەتی بۆی مەجبورێ بەمە پڕیکاتەوە دەبێت تۆ کە ئەمە دەکەی ڕاستەوخۆ بجیتە لای دەرون ناس یا پزیشکی دەرونی بۆی ئەمە چارەسەرکەی هەر ئەمە بەسە بۆی کە بزانی کە کێشێکی دەرونیت هەیە و پێویستە بڕۆیتە لای دەرون ناس ڕاستگۆ و ڕاشکاوم لەگەڵت قسەکەم ڕق و ناخۆشیش بێ وەریگرە ببورن یەک قسە دەکەم لەگەڵ باوکی جگەرە کێش زۆرە چکە زۆر جگەرە دەکێشی ئێستا ئەگەر وای دانێت تۆ مناڵەکە زۆر خۆش دەوانە وای دانێت کە مناڵەکە تەمەنی 5 ساڵە 4 ساڵە 6 ساڵە و دەیەوێت جگەرە بکێشێت یان دەیبینی کە جگەرە دەکێشێت دەتوانی قبوڵەکەی لە بەردەم تایە و دەیەوێت جگەرە بکێشێت لە بەردەمت دانیشتووە ئاوا قاچ لەسەر قاچ دەیەوێت جگەرە بکێشێت دەتوانی قبوڵەکەی قبوڵی ناکەی بۆ چکە ناتەوێت ئەو هەموو ئازارەی بەجستەی ئەو
ئەو برینە گەورە تەندروستیە بەجستەی ئەو بگاتوانە ئەوەی تۆ دەیکەیت ئێستا بزەبت ئەوەیە کە تۆ جگەرەکەت دەستا بێتێ چکە تۆ 185 دووکەڵەکەی دەدەیتێ 115 بۆ خۆتە جگەرەکەت دەستدا بێتە و بیدەیتێ بۆ ئەوەی جگەرە بکێشێت ناڕاستە خۆشتەوە کاری بۆ ئەوی کەورەدا هیچ ئێستا زیانی زۆرت بۆی هەیە لە داهاتوودا ناڕاستە خۆ کاری بۆی کە ئەو تووشی جگەرەکێشان بێت زۆر سپاسان دەکەم زۆر سپاس بۆ هەردووک میوانەکانم بێگومان دکتۆر سەرکەوتیش کە پێشتر لەگەڵم بوو دکتۆر عەبدولمەتین لە دهۆکا دەلالەوە و دکتۆرە هاژە لە سلێمانیەوە هاتبوو زۆر سپاسان دەکەم دەستان خۆش بێت هەروەها زۆر سپاس بۆ خۆشتان خوێندکارانی زانکۆی چەرمۆ و زانکۆی هۆلەری پزیشکی کۆلێژی پەرستاری سوپاس کە ئەمڕۆ ئاوا بەگەرمگوڕی لەگەڵمان بوون دەست خۆش